بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت وەم کاتە و گەشتکاتێکتان باش ئازیزانم کارزان مەحمودم لا دیدارێکی تایبەت لەسەر پرسی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەگەڵتان دەبین لەگەڵ میوانە بەڕێزەکەم کاک محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریوە و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان سبەی هەڵبژاردننی گشتی بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت هەموو هێز و لانە سیاسیەکان کێبڕکەی بردنەوەی 95 کورسی پەرلەمانی دەکەن لەگەڵ 5 کورسی بۆ کۆتاکان کە ئەمە کەمەنەتەوەکان یەکلایی دەکەنەوە. سبەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە کابینەکانی ڕابردوو گلەییان لە دەسەڵات بووە دەرفەتێکی زێڕین لەسەر سینێکی زێڕین دێتە بەردەمیان تەنها بە دەنگدانێک دەتوانن ئەوەی کە گلەییان لێ هەبووە لە 4 ساڵی ڕابردووە لە 32 ساڵی ڕابردووی حکومڕانی هەرێمی کوردستان بیگۆڕن بەبێ خوێن ڕشتن بەبێەوەی کە هیچ دۆخێکی نەخوازرا و بێتە پێشەوە. کۆمەڵی دادگەری پێشبینیەکانی بۆ هەڵبژاردننی سبەی چین ئایا پێی وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو ئەم خەموو خەفەت و موچەبڕان و ئەم هەموو کێشە و گیر و گرفتانە بە تاڵانبردننی نەوتی هەرێمی کوردستان و شکاندنی سەروەری هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دراوسێەوە لە ژێر سای ئەم دەسەڵاتەدا هاوڵاتیان ئەمان بیرچۆتەوە کۆمەڵی دادگەری پێشبینیەکانی بۆ دەنگدانی سبەی چین و ئومێدی چی بە دەنگدەران هەیە سبەی لەسەر سنووخەکانی دەنگدان کە هاوڵاتیان بیچێنن ئەگەر هاوڵاتیان جارێکی دیکە دەسەڵات بچێننەوە مافی ئەوان هەیە کە گلەی لە دەسەڵات بکەن یاخود هاوڵاتیان ئەم جارە هێزگەلێکی نوێ دێنە پێشەوە بۆەوەی کە ئەم هێزانە ببن بە خزمەتگوزاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمانە و چەند بابەتێکی دیکە لەگەڵ میوانەکەم جارێکی دیکە بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان گفتوگۆی لەسەر دەکەم. کاک محەممەد بەخێر بێن ئازێتان کێشا بەخێر بێن. دە شتێکە سبەی هاوڵاتیان دەچن وەرزی چاندنە شتێک دەچێنن ئەم شتە سبەی ئەگەر بێت و دەسەڵات بێ دەکرێت هاوڵاتیان شتێکی دیکە لەم بەرهەمانەی کە لە 32 ساڵی ڕابردوودا دەسەڵات بەرهەمی هێناوە جگە لەمانە لەم هەموو سەخەتی حکومڕانی و تاڵانی و ئەم بابەتانە شتی دیکە بدرونەوە دوای هەڵبژاردن یانەوە تا سبەی هاوڵاتیان ئەم جارە هۆشیارن و ئی سیاسی لە هەرێمی کوردستان بەرزە و هاوڵاتیان خەڵکانێک هەڵدەبژێرن کە ئومێدیان پیانەکە لە داتوودا ببن بە خزمەتکاریان. فەرموون. بسم الله الرحمن الرحیم. سواز بۆ ئێوە سەرەتا من داواکەم لە خوای پەروەردگار سبەینێ هیدایەتی هەموو خەڵکی کوردستان بتات کە لە نێوان چاک و خراپە چاک هەڵبژێرن لە نێوان چاک و چاکترا چاکترەکە هەڵبژێرن و طبعا خوای گەورەش فەرمێ یا ئەیها الذین آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا. يعني ئەگەر ئینشاءالله هەر هاوڵاتیەکی کوردستان کە زۆرینەی ئێمە موسڵمانن داواکەن لە خوای گەورە کە هیدایەتیان بدا و خۆپارێز بن بەیانی خۆپارێز بن تەقوا بکەن بەڵێ خۆ بپارێزن لە خراپە چاکە هەڵبژێرن باش و حتمما من ناڵێم هەرێمە چاکین ئێمە چاکترین پێم وایە لەسەر هاوڵاتیانی کوردستانە کە 5-6 ساڵە دەسەڵاتێکیان تاقی کردوێتەوە بەیانی بچن دەنگی خۆیان بە ئازادانە بدەن و لیستی دڵخوازی خۆیان هەڵبژێرن بەڵام بەبێ ئەوەش بزانن خەڵکێک تاقی نەکەنەوە کە تاقی کراونەتەوە. عرب بەڵێ من جرب المجرب حلت به الندامة. ئەگەر هاوڵاتیانی کوردستان سبەینێ دووبارە خەڵکێکیان تاقی کردەوە کە خۆیان گلەیان لێ هەیە ئەوە کاتە دەبێ گلەی لە خۆیان بکەن نابێ گلەی لە حزبە سیاسیەکان بکەن. فترێ ئەو 5-6 ساڵە زۆر کەس تیری خۆی لە لایەن ئیسلامیەکان لە کۆمەڵی دادگەری لە لایەن ئۆپۆزیسیۆنەکانەدا و تەحمیلیەکە گلەیەکان لەوە زیاترە خاتە بارشانیان کە ینی لە ئاستی متمانەدان زیاتر
باش تۆ چەرێ متمانە ئەدەی بۆ خەڵکە بەیانی دەبێت دوایش ئەو نە چاوەڕێ بکەی لە خەڵکەکە. کاک محەممەد ئەگەر خەڵکی کوردستان چاوەڕێی گۆڕانکاری بنەڕەتین باش دەبێت بوا دەنگ بدەن ئەو دەسەڵاتەی کە گلەیان لێ هەبوو چەند ساڵە نەبنەوە زۆری نە بەسەریانەوە و حکمیان تحکومیان پێ بکەن. لە ماوەی بانگەشەکانی هەڵبژاردندا تێکەڵاوی خەڵک بوون. بەڵێ کادیرەکانتان ئۆرگانەکانتان بڵاو بوونەتەوە پلانێکتان لەم جۆرە داناوە. ئەوەی کە لێتان هەڵێنجاوە تێگەیشتون لە خاڵک لە شەقام ئەم وعیە سیاسیە ئەم هۆشیاریە سیاسە لە هەوڵاتیان بەرجەستە بۆ لە ئێستا لە دوای 32 ساڵ کە هەمان فۆرمی ڕابردوو هەڵنەبژێرێتەوە لەوە تێگەیشتونی دەنگدانی تایبەت گەرچی من وەکو خۆم خواستم وایە دەنگدانی تایبەت و گشتی تێکەڵ کرێ و یەک ڕۆژ بێ بۆ دەنگدا. بۆچی داوای شەکەم داواکارم لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە داهاتوو لە عێراق یان لە کوردستان چۆ پەرلەمانی کوردستان احتیمالە دەسەڵاتی وی هەبێ کە هەمواری یاسا یان قسە لە یاسای هەڵبژاردن بکە. بەڕاستی ئەم دەنگدانی تایبەتە کە فرسەتێکی زێڕینە بۆ دەسەڵاتدار لەبەرەوە بەداخەوە هێزەکان بە نیشتیمانی نەکراون استقلالی هێزەکانەکرێت لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتدارەوە و سێ شتیان بەسەرا تەطبیقەکرێ. یەکەم ئەیان ترسێنن، دوایی تەماحیان نەخەنە بەر و ئەیان تۆقێنن. باشە ئەمانەیان کە لەگەڵ بەکارێنن کۆمەڵی نەتیجە دەرئەکەوێ کە ئەو خۆتەزانی هەردوو لایەنی دەسەڵات لە دوێنێەوە ئەمەڵێم منەڵێم ئەو نهێناوە لێرەوە منەڵێم ئەو دەنگدانەش پێوەەر نییە. واتە ئێوە کۆمەڵی دادگەری دەنگی دروست لای کۆمیسیۆنە ئەکرێ لە شەو ڕۆژێکە لایەنێکی دەسەڵات 20,000 دەنگ چاپ بکە چۆنەمە چۆنە یان لایەنێکی ئۆپۆزیسیۆن لای لایەنی لە ژماردەی ڕاگەیەنراوی لایەنێکی دەسەڵاتدا دووقاتی دەنگی دەفەرەکەی ترێنەوە. باشە بۆ نمونە ئەو ژمارانەی کە لە زۆنی سەوس بۆ لایەنێکی ئۆپۆزیسیۆن ئەژمار دەکرێت نیوەی ئەو ژمارەیە کە لە زۆنی زەرد بۆی ڕاگەیەنراوە معنای نییە. کۆمیسیۆن خۆی کۆمەڵی دادگەری ئینە دروستەکانی لایە. باش دێمە سەر جوابەکەی جەنابە پێم وایە وشیاری خەڵک وشیار بووەتەوە هیچ هەڵبژاردنێک دەنگی سوتاو دەنگی پوچەڵکراو نەگەیشتوتەوە ئاستەی کە دوێنێ لە هەڵبژاردنەکان پێیگەیشتووە و ئەو دەنگانە دەنگی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنن بە کۆمەڵی دادگەری کوردستانە و ئێمەش ئەوەندە لە ناو خەڵکی ئەوەندە هاوشۆمان کردووە ئەوەندە سەردانی خەڵکمان کردووە و لێرەشۆ دەرفەتە دیسان سوپاسیان بکەین ئەوانەی کە دەرگایان بۆ کردینەوە ئەوانەی کە پێشوازیان لێکردین وانەش وعدی پشتیوانیان داوە ئەوەی کە سەردانمان کردوون بە هەزارەها ماڵ ئەوەی کەوا پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵ کردوون بە 100,000 و زیاتر هاوڵاتی کە پەیوەندیمان پێوە کردوون ئێستەتری ئەو پەیوەندیانەی کە دامان ناوبوون لە شار و شارشکەکە ئەو دوو ئومێدمانە یەکەم ڕێژەی دەنگدان زیادە بێ خەڵکێکی زیاترە چێتە دەنگدان و دەنگدانیش بە لیستەکانی دەرەوەی پارتی یەکێتی زیاترە بێ بە تایبەت دەنگی کۆمەڵی دادگەری لە هەڵکشانە ئینشاءڵڵا. زۆر باشە کاک محەممەد لە ماوەی بانگەشەی هەڵبژاردندا کۆمەڵی دادگەری وەکو هەم هێزەکانی دیکە ڕوویدەمی لە هاوڵاتیان بوو بۆی کە شەریەتی پێ بدەن و هەڵی بژێرن بیکەن بە حاکمڕان و ژمارەی کورسیەکانی لە پەرلەمان زیاد بکەن. کۆمەڵی دادگەری بۆ کۆمەڵی دادگەری داوە لە هاوڵاتیان دەکات یان بۆ خەڵک داوا لە خەڵک دەکات دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن. ئێمە بۆ خەڵک داواکەین خەڵک ئێستا ئێمەراتی خەڵکەکەین کارزانجا ئێمە حەقمانە بڵێن ئێمە لستە ڕاستەکەین ئێمە لستە ڕاستگۆیەکەین بۆ ئێمە پەروەردەی قوتابخانەی ئیسلامی زۆری نەمان ئەبین بە پەرلەمانتار ئەبین بە وەزیر زۆری نەی کۆمەڵی دادگەری ئەڵێم ناتوان حکوم بدە مەرهەمووی لە بۆ احتیمال ئێمەش کەسانێکمان بەڵام زۆری نەمان ئەوانش کە پێشتر تاقی کراونەتەوە لە هەموو هەنگاوەکەینێن لە کاری پەرلەمانی لە کاری حکومی لە کاری حزبی لە کاری ڕێکخراوەی دووشت لەبەر یەکەم ڕەزامەندی خوای گەورەیان ببەستە
دوجار خوای گەورە بە چاودێرەگرن بەسەر خۆیانەوە ئەمە پەروەردەی ئەم قوتابخانەیە خەڵکی ڕازگۆ ئەبن لەگەڵ ئەو ئامانەتەی کە خەڵکی قاتە سەرشانە لەبەرەوە ئێمە لەو ڕۆوە داوا ئەەکەین کە خەڵک متمانەمان باتێ لە چەند سێکتەر ئەتوانین خزمەتیان بکەین یەکەم دینیە ملەتە ئێمە نەک لە ژێرلێەوە نەک شەرمانە ئێمە ڕازگۆیانە سربەستانە ئازایانە دیفاعەکەین لە دین و مقدسات و بیر و باوەڕی ئەم ملەتە باشە ئێمە دیفاع لە ستەم لێکراوەکەین هەر چینێکی کۆمەلگا هەر هاوڵاتێکی کوردستان ئیشی کەوتە لای ئێمە هەستمان بە مەزلومێتی کرد نوێنەرانمان مکەلەفن بۆ چونکە ئێمە پەروەردەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم کە دیفاعی لە مەزلوم کردووە چەندین ئاەتی پەروەردگار بۆ دیفاعکردن لە مەزلوم واجبی کردووە لەسەر ئینسانی مسلمان کە دیفاع لە ستەم لێکراو بکە هەر چینێکی کۆمەلگا مەزلوم بێ باش ئەو لستە ڕاستەی ڕازگۆیەی کە دیفاعی لێکە کۆمەڵی دادگەری کوردستان ئێوە دیفاعتان لە مەزلوم کردووە ئەوە لە بابەتە شەرعیەکە و دیفاع لە دینیش ئەمە لە پەرلەمان بینراوە بەڵام شەقام لە کاتی دەنگدانەکاندا دەبینین ئەم دیفاعە وەکو پێویست لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە هێزە ئیسلامیەکانی وەکو پێویست نەکردووە یەکێک لە گلەیەکان ئەوانەی کە دانەوێت کە ئیسلامیەکان ببن بە هێزی یەکەم ئەوەیە کە سەرباری ئەم هەموو خزمەتەی ئیسلامیەکان لە خزمەتکردنی هەژاران نەخۆشان چارەسەرکردنی گر و گرفتەکانیان پەروەردەکردنی منداڵەکانیان بەڵام کاتێک کە دێتە سەربابەتە سیاسیەکە خەڵک ڕێژەی لە سەدا 15 بۆ 20 ئیسلامیەکانیان دەبێت ئێوە بارکی خۆتان وەکو شەرع هەڵساون بەڵام هاوڵاتیانیش ئەرکی سەرشانیان نییە ئەو کەسانی کە دیفاع لە ئاین و دیفاع لە مەزلومان و دیفاع لە بەهاباڵەکان دەکەن لە ڕێگەی پەرلەمان و لە شەقامەوە لە کاتی دەنگداندا چاویان لیان بێت چاویان لیان بێت لەبەرەوە ینی هاوڵاتیان حەقیان خۆیان هەڵساون کوردستانیش دەبێ بیریان لای ئاهینیان بێ دەبێ بیریان لای باری ڕوحی تاکی کورد بێ پاشە ئەگەر کۆمەڵە ئیسلامیەکە نەبێ پەرلەمانتارە ئیسلامیەکان نەبێ خۆ باس کراوە من نایگەڕمەوە لە مدەی ئەو هەڵمەتی هەڵبژاردنەدا لە کەناڵی پەیامەوە ڕوون کرایەوە کە مووقفی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە خولەکانی پەرلەمانە چۆن دیفاعی لەو جانبە کردووە بەڵام بە حاڵەتی لە کاتێکی تر دیشە کارزانەوەمان لەبیر نەچێت بۆ مافە دنیاویەکانی هاوڵاتیانی کوردستان بۆ کۆمەڵی دادگەری هیچی نەکردووە باشە لە بەغدا ئێستا تاکە پەرلەمان تارێکیە کۆمەڵ دادگەری سەرچاوی زۆربەی هەواڵەکانی پەیوەست بە ژیانی تاکی کوردەوە بە موچە و مافەکانی ترەوە لە بەغدا سەرچاوەکەی کێ 1970 سەرچاوەکانی هەواڵەکان نوێنەرەکەی کۆمەڵی دادگەری لەبەرەوەی چالاکە لەوێ لەبەرەوە چالاکە و کرۆکی کاری پاش ڕەزامەندی خی پەروەردگار و بەدەستێنانی مافی خەڵکی کوردستانە و ئێمە فراکسیۆنەکانی ئێمە لە پەرلەمانی کوردستان هەر پرسێکی هاوڵاتیان هاتبێ هیچ درێغیان نەکردووە ئەنی ئەوە من لەگەڵەوە نیم پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری بەس بۆ بناسرن کە دیفاعیان لە بەها ئەخلاقیەکان کردووە ڕاستەوە سیمەتی ئێمەیە ئەو خاڵی جیاکەرەوەی ئێمە لە پەرلەمانتارانی تر بەڵام لە هەمان کاتدا ئێمە داکۆکی کار بووین لە مافی هاوڵاتیان ئەی باشە لەسەر مافی خەڵک نەبێ هەر ئەو پەرلەمانتاری بەقامان بۆ لە کوردستان حەسانەی لەسەر هەڵگیرە باشە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری نەبوو لە خولی پێنجەمە پرسی پرساندنی سەرۆکی حکوومەتی جوڵاند و بە هاوکاری فراکسیۆنەکانی تر لە پەرلەمانە بوو بە پرسێک و کاری لەسەر کرا ئەو لەسەر چی بوو خۆ لەسەر قەزەی وانە لەسەر قەزەی ڕوحەکە نەبوو یان جانە بە ڕوحەکە نەبوو لەسەر ماف و ژیانی هاوڵات ژیان و ستم لە کراوی چینەکانی کۆمەلگای کوردی زۆر باشە ئێوە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد لە بابەتی پەروەردەیی لە بابەتی ڕۆحی لە بابەتی بانگەواز دامی کۆمەڵێک موئەسەسە دەکەن کاک محەممەد بەڵام خەڵک دەیهەوێ بزانێ کۆمەڵی دادگەری تەنها حزبێکی داعویە بانخوازیە
گرنگی بە پەروەردە و لایانی ڕۆحی بابەتی قیامەت و بەها باڵاکان و ڕەوش دەدات یان وەکو حەزب ئێوە ئەگەر ڕێژەی کورسەکانتان زیاد کە پلانیشتان هەیە سەبارەت بە خۆشگوزەرانی بە موئەسسەسات بە هێنانی بودجە بۆ پەرلەمانەگە زۆری نەبن ئەوەی کە لە چەند خولەکانی ڕابردوودا گلەیەکی زەق لە دەسەڵاتکراوەکەنەی هێشتووە پرۆژەی یاسای بودجە لە پەرلەمان تەصدیق بکرێەوە گرنگی بە ژیانی تاک لە جانیبە دونیاییەکەیەوە دەدەن بە هاوڵاتیان کۆمەڵی داگیری بەس لە جانبی داعاوی پەروەردە خزمەتی نەکردووە بەڵێ گەرچی خزمەتێکی گەورەیە ئەو داتانی لامە لەم هاوینە 50,000 مناڵی کوردستان لە ڕێکخرا و سنتەر و بنکەکانی کۆمەڵی دادگەری دەرزی یان خوێندووە دەرزی قورئان دەرزی فەرموودە دەرزی ئەخلاق باشە چەندین کەسایەتی و کارکتەری گەورەی ئەم کوردستانە کە کۆمەڵ نین کە ئیسلامی نین مناڵەکانیان بۆ سنتەرەکانی ئێمە هێناوە باشە ئەمە خزمەتێکی گەورەیە کۆمەڵی دادگەری کردوێت بەڵام لە هەمان کاتە بە تایبەت بە چینی هەژار کۆمەڵێ کۆمەلگا و نەخۆشخانەی لە هەرێمی کوردستانە کردووەتەوە حتمما بە خزمەتێکی بەرچاوی کردووە لە ساڵی نیوەکە 609,000 کەس ڕووی کردوتە ئەم بنکە تەندروستی و نەخۆشخانەکەی کۆمەڵی دادگەری کە نەخۆشخانەی بەخشین و ئەو چەند کۆمەلگایە کە هەیەی ئێمە زیاتر بین لەو ڕۆیشەوە زیاتر خزمەتەکەین ئێمە بۆ تەندروستی تاکی کوردی سنتەری لاوانمان ئەم ماوەیە لە زۆربەی شار و شارۆچکەکان لە هەولێر لە هەڵەبجە لە سلێمانی وابزانام لە گەرمیانیش چالاکیەکی کرد بۆ بەرەنگاربوونەی مادەی هۆشبەر لە زۆر و چەندین ڕێکخراوی تایبەتمەندمان هەیە کە خزمەتەکە پاشان فراکسیۆنی مەیەکێ لە بەڵێنەکان کە ئەیدا با وڵاتیانی کوردستان ئەویشەوەیە دەبێ هەرێمی کوردستان بودجە حکومەتی هەرێمی داهاتوو بودجە بێنێتە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان و ئەم پەرلەمانە دووسێ کاری سەرەکی دەبێ داکوکی لێ بکەیت هەرێم ببێتە خاوەن دەستوور بۆی دەسەڵاتدار بە ئارەزووی خۆی گەمە بە یاساکان نەکە و دادگەری بچەسپێ لە هەمان کادا دەبێ بودجە بێتە هەرێمی کوردستان بێتە پەرلەمانی هەرێمی کوردستان یەکێ لە کارە سەرەکیەکانی پەرلەمان پەسەندکردنی بودجەیە و داخۆیمە لە 2013 پەرلەمانی کوردستان لە خولەکانی پێشوە بودجەی نەبینیوە کە بودجە نەبوو دەستی حکومەت لە سەرفکردن و لە بەتاڵانیکردن و بەرپاکردنی گەندەڵی زیاترێت باش کاک محەممەد بەلای خەڵکەوە مەعاش وە بودجە و شانە گرنگە بەڵام ئەم پرسیاری پێشووتر ئاکسی یەکەمەوە بە هاوباڵەکان و ئاین و پەروەردەش بەڕاستی گرنگ نییە بە نسبەت خەڵکەوە ئەگەر بێت و کۆمەڵی دادگەری لە جانبە دنیایەکەش نەی کە ڕوو لە بەهاباڵەکان بکە ئەگەر ئێوە کورسەکانتان کەم بکە یاخود لانە ئیسلامەکانی دیکە دەتوانن ئەم چالاکیانی ئێستا دەیکەن لە ساحەکەدا ئەو کاتە بیکەن یاخود دەسەڵات دەستان دەگرێ و دەستان دەبەستێ ئێمە بۆ داکۆکی لە بەها و ئەخلاقی ئەم ملەتە ئەوەیش دەسەڵات بیری لێ نەکردو ئەنجامێتی چۆن هەرچیمان پێ بکرێت هەر کاتێ بزانین بەها و ئەخلاقی ئەم ملەتە و خەتی سوورە لای ئێمە لە مەترسیدایە هەموو داکۆکیلێکی لەکەین و هەموو ڕێگریەک لە حکومەت لە دەسەڵات لە هەر ڕێکخراوێک کە بیەوێ ئەخلاقی ئەم ملەتە کەمینە و زۆری بەرەو خراپ بەرێ ئەوە ئێمە ئەوە خی گەورە لێمانە پرسێتەوە کاک کارزان یەکێ لەو خاڵانتر من وشتم ئاماژەی پێ بزن ئەوی شوێ بەیانی هاوڵاتیانی کوردستان کاچن دەنگە دەندەبێ وەڵام بۆ لای خوای پەروەردگار گەڵاڵەکەن چی وەڵامی خوادەنەوە دوو چین هەڵبژێرن چینێک تاقی کراوەتەوە چینێکیش هەڵیانە خەڵەتێنێ باش هەندێ لایەن دەمامکی لەسەر کردووە هاوڵاتیانی کوردستان خەڵەتێ ئێمە ئەیان ناسین ئێمە کۆبنەوە کراوە لەم شاری سلێمانیە بۆ ئەوەی ئێمەش وا ڕۆیشتونە یەک لەستی ئۆپۆزیسیۆن دروست بکرێن لە 5 لایەنی ئۆپۆزیسیۆن دوانی نەهاتن کە وەعدیش بۆ تا شەو بێن ئێستا بە ناوی ئۆپۆزیسیۆنە قساکەن و بە ناوی گۆڕانکاری و قساکەن هەیە دەمامکی لەسەر کردو خەڵکە لە خەڵەتێن لەبەرەوە ئەرکی هاوڵاتی ئەرکی دەنگدەر زۆر گرنگە بەیانی کێ هەڵەبژێرێ
دەبێ بۆ لای خی پەروەردگار وەڵامێ گەڵاڵەکە چونکە بۆ هەڵبژاردننی ئامانات خستنە سەرشانی خەڵکی قورسە حەزرەتی ئەبوو بەکر بۆ عومەری هەڵبژارد باش ئیمامی عومەر بۆ ئیمامی عوسمانی هەڵبژارد بیریان کردوتەوە کەکی هەڵبژێرن هەڵبژاردن ئامانەتە شتێکی مەترسیدارە نابێت تۆ خۆت بیدەی بە یەکێک بەیانی ئەخلاقی مناڵەکانت ناپارێزێ باش کاک محەممەد لە 5 لایانی سیاسی 2 لایانی سیاسی نهاتوە زاراوەیەک تازاتوتە ناو فەرهەنگی سیاسی لە هەرێمی کوردستانیش ئۆپۆزیسیۆنی ساختەیە مەبەستت لەوەیە کە لە هەرێمی کوردستان هێشتا خەڵک هەیە کە لە ژێرناوی ئۆپۆزیسیۆندا ئیش بکات و ئۆپۆزیسیۆنیش نەبێت بەڵێ هەیە بەڵێ زۆر باشە هاوڵاتیان تا چەند باشە کە هۆشیار بن لەم ڕۆوە خی گەورە عەقڵ و ژیری پێداوین هاوڵاتیانی کوردستان لە 2092 دەنگەدەن پرۆسەی دەنگدان ئەمە خولی شەشەمی پەرلەمانە دەبێ ئێستا وایان هەبێت دەبێ وای وشارێک پەیدا کردبێت کە دەنگ بە کێدا کێ تەمسیلی ئەکا دوایی نێن بە ئێمەمانان بڵێن جاخوا لە سەرمانی نووسیۆرەمانە بە ڕێومان ببن تو خۆت هەڵیە بژێری بۆ ئەترسی وانە بۆ ئەترسی لە چی ئەترسی بەڕاستی کارزان هەندێک شتی مەترسیداریش مەسەلەن دەبێ یعنی دەبێ خەڵک غیرەتیەوەیشی هەبێ کە ڕوبەڕووی هەندێک بابەتی مەترسی بێتەوە من ئێستا پەیوەندیان پێوە کردمەڵێ وڵا کە سوکاری دەنگدەری تایبەت ئەو کەسە بیۆرانەی کە دوێنێ دەنگەکانی خۆیان پوچەڵ کردەوە ینی دیارە تەوزیعاتێک کراوە هەردوو حزبی دەسەڵاتدار هەر بیست کەسێک و مەسئولێکی بووە ڕسمی گرتووە بۆ یەکێکی نردووەیش نردوێتی تا ئابرلی واکەیان باشە زۆر کەس لەوانەیە کە سەر بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕسمەکەیان کردو دوایی وەرەقەکەیان سوتاندووە دەنگەکەیان سوتاندووە داوای وەرەقەیان کردو هەندێکیان کۆمیسیۆن پێی نەداون ئیجا نازانم کۆمیسیۆنیش لەژێر فشاری حزبی دەسەڵاتدارە پێی نەداونیان فعلەن وتویان ئێمە وەرەقەمان کەمێناوە بۆی تەزویر نەکرێ جا ئەمە زۆر گرنگە کە ئێستا مەسەلەن تەلەفۆنیان بۆ کراوە بۆ خۆیان جوانە کە سوکارەکە دەبێ بەیانی ئێمەی بەیان بین بۆ دەنگدان سیخان پێنین یانە ترسن بەیانی توکە بۆ من لێرەوە پەیامێکمەیە کارزان باش فەرموو کە سوکاری ئەو 20,000 بەڵێ کە من پێم وایە زیاتریشە نزیک 30,000 دەنگدەر دوێنێ دەنگی خۆی سوتاندووە پوچەڵی کردوەوە من داوا لە کە سوکارەکانیان ئەەکەم بڕۆن تۆڵەی دەنگە سوتاوی ڕۆڵەکانتان هاوسەرەکانتان بکەنەوە من داوایان لێ یەکەم بچن دەنگ بدەن دەنگی ئازادانەی خۆتان بدەن بەیانی هیچ مەترسیە نییە بەیانی کەس بە هاوڵاتی کوردستانە دەنگە ڕسمم بۆ بگرە وێنم بۆ بگرە ئەو مەترسیە بن بۆیە ئەڵێم دەنگدانی تایبەت لەمەودا کار بکەین نەمێنێ چونکە بۆ هەردوو حزبی دەسەڵاتدار خۆیانی ئیشی لەسەرەکەن و هەرێکی چەند کورسێکی پێم سۆگەرەکەن عەسکەرە پێی وایە کە موچەکەیە بڕێ پێی وایە دەرەکرێ بەیانی ڕستقێ بڕێ وانە ترسان دویانە بەڵام ئەوانیش وشیار بوونەتەوە ئەوە بەڵگەی وشیاریە ینی سەتان بیستی خەڵک وشیار بۆ تۆ لە چاو هەڵبژاردننی پێشوو لەبەرەوە من داوا ئەەکەم کە سوکاری ئەو دەنگدەرانە کە تۆ 20,000 کە سوکاریان پێچێ هەر عالێ بە 5 کەس کاکە بە 3 حسابیکە بەیانی 100,000 کەس کە سوکاری ئەوانن کە سوکار هەر خێزان و مناڵەکان نین خزم و ئەقریبا و برا و ئەوانیان لەوە زیاتر ببێ لەوەی 100,000 تێپڕن ئەوانە توانن تۆڵەی کوڕەکانیان نیانتوانی ئازادانە دەنگدەن ئەوان ئازادانە بەرستی دڵخوازی خۆیان دەنگدەن زۆر باشە ئەوان لە 105 بوون دەنگدانی تایبەت کاک محەممەد لە 105 بۆ لە 100 بووە ئەم هەڵبژاردنە کۆمیسیۆنی عێراق دەڵێ هیچ کەسێک نازانێ بزاندرێت کە کێ دەنگی بە کێداوە دەنگدانی گشتی خودی ئەوەی کە داوای وێنەیان لە هێزەمنیەکان کردووە بەڵگەنیە لەسەرەوەی کە ئەم هێزانە بە خەڵک بڵێن
مەگەر خۆتان وێنەکە بۆ ئێمە بنێرنەوە ئەگەر نا ئێمە ئەگەر نانازانەوە بەڵگەیە پێم پێشەوەی بێن کۆمیسیۆن ڕاگەیەنراوی دەرکردویان لێدوانی داوە کەس بە دەنگت نازانێت بەڵێ بەیانی خەڵک ئازاد بێ باش احتیمالە لە دەوری بنکەکان خەڵک بترسێنن احتیمالە هەردوو حزبی دەسەڵاتدار خێوەتێک چادرێک هەڵڵاوەوەی جۆرێ لە جۆرەکان خەڵک بەلای خۆیان ڕاکێشێ ئەوان بەیانی هەموو لایەنەکان مافی خۆیانە بەیانیش داوای دەنگ لە هاوڵاتیان بکەن من بۆیە لێرەوە ڕۆمەکەمە دەنگدەرانی کۆمەڵی دادگەری ڕۆکەمە کادر و ئەندامان خوشک و برایانمان لە کۆمەڵی دادگەری بنکەکانی کۆمەڵی دادگەری بەیانی لە خزمەت دەنگدەران بن بە ئۆتۆمبیلەکانتان دەنگدەران بگوازنەوە بەیانیش دەرفەتە کاندیدەکان مافتانەوە منافەسە یەکتر بکەن وانە ئاساییە بەیانی ئەتوانی خۆ مسۆگەرکەیە دەرەچی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری با بەیانی لە شەقامەکان بن لە نزیک بنکەکان بن هاوڵاتیان بگوازنەوە پیر و پەککەوتەکان ببن بۆ بلکەکانی دەنگدان مافی خۆمانە مەڵبەند و ئەنجومەنەکانی کۆمەڵی دادگەری بەیانی فرسەتە بەتایبەت لە شاری هەڵەبجە کە ئێمە چاومان لەوەیە کورسی خۆمان مسۆگەرکەین قایمترکەین ئینشاڵڵا کورسێکی نێمەیە بەڵام بۆی قایمتری کەن بەیانی لە خوڕماڵ لە هەورامان لە سیروان لە گوندەکان لە هەڵەبجە و دەوروبەری بەیانی خزمەت بکەن ئۆتۆمبیلی کادرووە دامان و بنکە و بارەکەکانمان باڵ ناو شەقامەکان بێ خەڵ بگوازێتەوە بەو گواستنەوە تۆتوانی بەیانی کۆمەڵێ دەنگیتر سەدان دەنگیتر مسۆگەر بکەی بۆ لیستەکە هەروەها کاندیدەکانمان بەیانێتوانن خزم و کەسوکاریان بگوازنەوە بۆ دەنگدان هاوڵاتیان بگوازنەوە بۆ دەنگدان بۆ شەقامانەیە تێپەڕن خەڵکێک پیادەیە هەڵیان گرن بیانگەێنن چیمان پێکرێ ئەم شەو بەیانی بۆ ئەوەی لیستی 147 سەر بخەین لەبێ ئەنجامی دێن کاک محەممەد باسی هەڵەبجەت کرد بۆچی هەڵەبجە بە نسبەت بەو پێی لە ڕابردوشدا ناسنامەیەشی ئیسلامی هەبووە بۆچی بە نسبەت کۆمەڵی دادگەریەوە گرنگە کە ناسنامەی ئیسلامی هەڵەبجە خوڕماڵ خوێنمان ڕشتووە ئێستا شەڕی ئەوە دەگەن کە کورسێک ئێمە خوێنمان ڕشتووە ئێمە وابەستەیەکی ڕوحیمان لەگەڵ ئەو منتیقەیە هەیە ئەو منتیقە بەلانکەی ئیسلامیەکان ناسراوە زۆربەی سێرکردە ئیسلامیەکان لەو ناوچەیە لەدایک بوون زۆربەی زانایان خەڵکی ئەو دەڤەرن ئێمە لەوێ بنکە و بارەگا و قەواعیدێکی زۆرمان هەیە ئێمە چەند ساڵ لەوێ ژیاوین ماڵ و حاڵمان لەو منتیقەیە بووە لەبەرەوە ئەو ناسنامەی ئەو شارە مەسڵان هەڵەبجە وەکو شار نییە پارێزگای هەڵەبجەیە ئێمە دەبێ بەیانی بیپارێزین بەوەی یان سێ کورسێکە یان دوو کورسی بۆ ئیسلامیەکان بێ و ئەو لایەنەی کە چاو لە کورسەکەی هەیە کۆمەڵی دادگەریە چاوی ئەڵمانیەکانی لەسەرە ئەو کورسیەی ئێمە بەداخەوە لایەنێکی ئیسلامیش لەگەڵ لایەنێکی ئەڵمانیا هاوکارە بۆی بەیانی دەنگی ئێمە بە شێوە لە شێوەکان کەم بکە لەبەرەوە داوام لە خەڵکی بە شەرەفی ئەو ناوچەیە هەیە چاویان لە لیستی 147 بێ و 147 سەر بخەن با ئەو هەم ناسنامەکە بپارێزین هەم خەڵکێ بگنێرە پەرلەمان لەو دەڤەرە کە بتوانێت ئامانەتی دەنگەکەتان بپارێزێ بەپێی ئەو قسانێکە پێش و عەرزم کرد. کاک محەممەد وەڵا هەر لەسەر هەڵەبجە حەزم کرد زیاتر بزانم زانێرەکان حتمما لای ئێوە هەن هەندێک جار ئەم دەنگوانە بڵاو دەکرێنەوە کە کۆمەڵی دادگەری ئیتر لە هەڵەبجە کورسێکی مسۆگەرە و دەنگ بە هێزولانی دیکە بدەن و خۆ ئاماژەت کرد لەگەڵ لایانی دیکەی ئەلمانی ڕەنگە دەستیان تێکەڵ کردبێت. ئێوە دڵنیان کە کورسێکتان مسۆگەرە یان چاوتان لە پشتیوانی هاوڵاتیانە؟ ئێمە سەیری دوو داتای پێشووی هەڵبژاردنەکەین و سەیری لێدوانی سەرکردەی دوو لایانی ترەکەین کە ئەوان بڵێن لە دوو هەڵبژاردنە بەهەر شێوە ببێ لە پێش ئێمە بۆ دەنگەکانە باشە ئێمە لەو متەڵەقەوە قساکەین ئێمە ینی ئەگەر ئێمە دەنگی ئێمە 200-300 دەنگ بووایە باشە کاکارزان وەکو دین دەبوو هاوکاری ئەو لستە بین کە بتوانێت کورسیەک مسۆگەر بکە ئەو لایەنە ئیسلامی باشە بەڵام ئێستا لایەنێکی ئیسلامی لەو دەڤەرە هەموو پێوەرەکان دەنگی لەوەی نەگاتە 1000 دەنگ
چاومان لەو برایە نەمانە کە ڕۆژێ لە ڕۆژان لە یەک سەنگەرا بووین ئەرکی با ئەوامر و فەرمانی حزبی سەروی خۆیان بخەنە ئەو لاوە ئەمڕۆ توان بە 100 دەنگیان 200 دەنگیان کورسەکەی کۆمەڵی دادگەری مسۆگەر بکەن داتاکان وامان پێ ئەڵێ کە یەکێتی نیشتیمانی احتیمالە ئەوش احتیمالە گریمانەیە کورسیەک بەرێ داتاکانی برایانی یەکگرتو انتخاباتی پێشوو بۆ خۆیشان تەسریحی هەندێکیان کە ئەوەیە کە سوپاس بۆ خوا کورسیەک مسۆگەرەکەن وانە باش هیچ لەو لایەنانە دەنگەکانیانەوە نییە کورسی دووە مسۆگەر بکەن ئێمە ئەو جوابەمان داوەتەوە کە مەسەلم برایانێک ئەڵێن ئێمە کورسی دووەمیشە بین یان یەکێتی ئەڵێ ئێمە کورسی یانی وەک بڵێ دوو کورسیە بین دوو لایەن کە باس لەوە ئەکرێ کورسیان دەنگیان لە پێش ئێمەوە بێ و دوو کورسی ببەن خۆیان هەردوو لایەن باسەوەکەن کورسیەکەی تریش کە کورسی سێمی ئێمە یەکەی بێ وانە ئێمەش هەوڵی خۆمەدەم لەگەڵ برایانی ئیسلامیەکانی ترما بۆیە لێرەوەی مەسوپاسی پەیوەندی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەکەین کە دەنگێکی باش و قەبارەیەکی زۆریان هەیە خۆتە زانین دوێنێ لایەنێکی ئیسلامی بەداخەوە ویستی بۆی نەچووە سەر ویستی کە ئەو هەوڵی برایانە لەبەرەوە ئەوان من لەگەڵیان دانیشتوم من سوپاسیانەکەم کە بۆ برایانمانیش کە لەگەڵیانە بوون کە نیەتیان نەزانی چی بۆ برایانە ینی نیەتیان دنیا بۆیان توانین لە لای غەیری ئێمە بەدەستی بێنم ئەو نیەتیانە بوو کە من نووسیومە ئەگەر ئەتەوێت ناسنامە ئیسلامەتی هەڵەبجە بپارێزرێت دەنگ بە کۆمەڵی دادگەری بدە بۆیە هاتن پشتیوانی کۆمەڵی دادگەریان کرد ئێستەش ڕووم لە برایانی ترە ئەو برایانەی کە ئیسلامین و لە حزبە ئیسلامیەکانی ئەو بانکخوازانەی کە لە ڕیزی لایەن ئیسلامیەکانانین ئەو برا موجاهیدانەی کە ئێستا لە ڕیزی پێشتر جیهادیان کردووە لەگەڵمانە لەو دەڤرە ئێستا لە ڕیزی ئەوانە نین وەرن کۆمەڵی دادگەری سەر بخەن بۆی کورسی کۆمەڵی دادگەری کاک کارزان کورسی سێم کە شاڵا بۆ ئێمەیە شاڵا مسۆگەرە لە ئێمە بترازێ بۆ لایەنی ئەلمانیە خۆ بۆ ئیسلامی نییە من هەر شتێ بۆ کۆمەڵ نەبێ حەزەکەم بۆ ئیسلامیەکەی تری ڕەفیقم بێ زۆر باشە من ئەو لایەنە نیم پێم خۆش بێ ئیسلامی سەر نەکەوێت من پێم خۆشە من پێم خۆشە و لێرەش وەتوانم بە ناوی کۆمەڵەوە بڵێم پێم خۆشە ئیسلامیەکان لە پەرلەمانی کوردستانە 25 ئەندام بن نەخێرسی ئەندام بن و هیچ بێباکیشم من پێم خۆشە کورسی کۆمەڵ دوو قات بێتەوە بێتە 14-15 کورسی لام ئاساییە لایەنێکی ئیسلامی لە من زیاتری هەبێ بۆ چونکە کە ئەچمە دەرەوە ئەڵێم ئیسلامیەکان پێکەوە ئەوەنە کورسین من نزاکەم و هەموو کۆمەڵبان نزا بکەن کە یا ڕەبی خوایە پێگەی ئیسلامیەکان لە پەرلەمانی کوردستانە زیاد ببێ یا ڕەبی خوایە کورسی ئیسلامیەکان لە پەرلەمانی کوردستانە زیاد بێ یا ڕەبی خوایە عەزەت تی ئیسلامیمان پیشان بدە لە هەرێمی کوردستانە نەختێ دڵی مسلمانانیش با خۆش بێ ماوەیە کە دڵی مسلمانان بە شەهیدکردنی ئەم سەرکردەی حەماس ئەو سەرکردەی حەماس دڵتەنگە وانە یە بەشکەم بەمە ئین ببێ ئیجا ئیسلامیەکان کوردستان لە نیعمەتان کارزان زای نیعمەتەکە چییە زای بواری خزمەتکردن بە ئیسلام چییە زۆر خۆش و ئاسانە بەنی لە ماڵ دەرەچی نانیت خواردووە جوان خۆت ڕازاندووە و ئەچی دەنگەکە دەی پەنجەیەکەی بە مرەکەبەکەیە خۆمە شەڕی فەڵەستین نییە شەڕی فەڵەستین نییە شەڕی ئەو پاڵەوانە زانی چی پاڵەوانێکە دوجار بەس توانای دارەکەی ماوە ئەی وەشێنێ لە درۆنەکەی یاسینوار ئەو دارە لای خوای گەورە زۆر گەورەیە خوای گەورە نەسرەتمان پێ ببەخشێ ئینشاءالله سپاس کاک محەممەد کە باس لە ڕێژەی دەنگدانی کۆمەڵی دادگەری دەکرێت تاوان بە ئەزمموی هەڵبژاردنەکانی ڕابردوو سنووری دەڤەری ڕاپەڕین دەنگێکی زۆری کۆمەڵی دادگەری لێیە و لە بادینانی ژەمجارە کۆمەڵی دادگەری کاندیدی هەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان حەزم کرد کە وتەبێژی کۆمەڵی دادگەری ئەگەر پەیامێکی هەبێ بۆ ئەوان چیتان هەیە بۆ پشدەر و بتوێن بربڕەی پشتی کۆمەڵی دادگەری دەنگی گەورەی ئەمە لەو دەفەرە پشدەر و بتوێن لێرەوە سڵاو ڕێزمان هەیە لێرەوە دەستیانە گوشین دەستی پیرەکانیان ماچەکەین چاوی گەنج و
کەم تەمەنەکان ماچەکەین چاوەڕێی چیان لێ دەکەن چاوەڕیان لێەکەین بەیانی سونقەکانی و دەڤەرە پرتوقاڵی بکەن بۆ لستی کۆمەڵ سەر بخەن دوێنێ لە هەڵبژاردننی تایبەتدا باش ئاماژەیەکی زۆر جوانەیە بەڵێ ئاماژەیە بۆی دەنگمان لە باتینان لە بەرزبوونەوەدایە و شانسی دەرچوونی کاندیدەکانمان ئینشاءڵڵا دێتە بەرقەرار. کاک محەممەد من شتێکی ئەو تۆم نەماوە بەڕێستان لە بەردەم هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان داین سبەینێ هاوڵاتیان بەپێی خۆیان دەچن ئەگەر سبەی هاوڵاتیەک وەک پێشتر ئاماژەم پێکرد نۆک بچێنێ خڕە و بەردەست نایە دواتر هەر دەبێت نۆک بڕنێتەوە چی پێ دەڵێن دواتر نۆکی بۆ دەرەچێت ئەگەر گەنم بێگەنم پەیامت چێ بۆ هاوڵاتیان هاوڵاتیان سبەینە چی بچێنن بۆی لە داهاتوودا چیان پێویستە ئەویان بۆ من هەرەوە دووبارەکەمەوە بەڵێ سبەینە چارەنووسی خۆتە بۆ 4 ساڵی ئایندا و سبەینێ ڕۆژی حەق و حسابە لەگەڵ خەڵکێکە کە 6 ساڵە تۆ بەڕێوە بن کوورەکە کە 32 ساڵە تۆ بەڕێوە بن وانە باشە فەرم و ئازادی خوای گەورە عەقڵ و ژیری پێداوی بەیانی هەڵبژێرە ئەوە تەوێتۆ کە چەند ساڵە گری لەگەکەی هەڵبژێرە پیرۆزی بێ و ئەوە تیش ئەوێ کە بیگۆڕی و گۆڕانکاری ببێ و فەرم و لە بەردەستایە و ئێمە ئەهلی ئەو ئەمانەتەین کە ئەی پارێزین بۆ لەبەرەوەی خوای گەورە ئەمری پێکردوین ئامانەت بپارێزین ئەمە خوای گەورە بە چاودێر بەسەر خۆمانەوە حسێب کردووە خیانەت لە ئامانەتەکەت ناکەین خوای گەورە ئەو ئەمری پێکردوین ئەوفوا بالعهد إن العهد كان مسؤولا ئێمە داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەین یەک دەنگ بە کەم مەزانە سبەینێ یەک دەنگی تۆ مەسیری چاکێک بەرامبەر بە خراپێک یەک لە ئاکاتەوە چۆن ئەم سلێمانیە 36 کورسیە جگە لە 2 کورسی کەبینەکە 36 کورسێکە هەر کورسی و بەیانی دەرەکەوێ شەو نرخەکەی چەندێکە هەر لایەنە و چەندێکی پێیە چەند بەرامبەری ئەو نرخەی پێ ئەوەندە کورسی پێدرێ دوسێ کورسی ئەمێنێتەوە کورسی شاغری پێڵێن ئەدرێ بە کێ ئەزانی کاکارزان ئەدرێ بەو لایەنەی زۆرینەی هەیە باشە ئەگەر دوو لایەن کۆمەڵی دادگەری و لایەنێک تۆی هاوڵەتی بەدڵت نییە وەکو یەک بوو ئەزانی بە شێر و خەت یەک لایەکەنەوە جا بوو بە شێر و خەت یەک لایەکەنەوە بۆ تۆ بڕیار نادەی تۆی هاوڵاتی بۆ بڕیار نادەی تۆی کۆمەڵی دادگەری بۆ هەوڵ نادەی ئەم شەو دەنگێ پەیداکەی بۆ حزبەکەت کە حزبەکەت حزبێکی ئیسلامیە و ناسنامەی ئیسلامی میلەتەکەی پارێزێ ئەم شەو بە یەک تەلەفۆن بە یەک لە دەرگادا ئەم شەو نابەیانی بەیانی دەنگدەرێکی نوێ بۆ لستەکە لەگەڵ خۆت بەرە بە دەنگێک بەیانێ توانی کورسێکی زۆرات بۆ خەڵکێکی چاخواز خەڵکێکی لە خواترس کاک محەممەد وڵی هەرچەند وتم کۆتا پرسیار بەڵام ئەم پرسیارەش بکەین کوردەواری وتەنی نۆش بچێتە سەردا هەموو لایەنەکان شەڕی کورسی دەکەن کۆمەڵی دادگەریش مافی خۆیەتی بەڵام دوایی گرنگە ئێوە ئەم دەنگانە چی لێ دەکەن دەوترێت هەندێک لایەن هەیە ڕەنگە ئەم دەنگانە بفرۆشێ کەسابەتی پێوە بکە ئێوە ئەم دەنگانە نافرۆشن یاخود لە بەرژەوەندی خەڵک بەکاری کەسابەتەمان کرا زۆرمان کرد زووتان کرد ینی دەمێکم کەسابەتە ئێمە هەیە لە تەکورسیەکی هەیە مەلاین دۆلاری پێ وەرگرتووە ئێمە هەموو لایەک دڵنیاکەینەوە ئێمە دەنگی خەڵک نافرۆشین ئێمە کە دانشین لە ئەنجومەنی باڵا پێشتر لە مەکتەب سیاسیەکان واللهی کاکارزان جوهدی ئەخیر نەفەسمانەکەین چی شتێک لای خوای پەروەردگارجێ ڕەزامەندیە و لە بەرژەوەندی خەڵکە ئەوەکەین شت بفرۆشین ئەوە نابێت نابێت ئەمەنهەجیوان فرۆشتایە پێشتر پێمان و دیار ئەو کەسابەتە پێشتریش هەبووە زۆر بەڕێز محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی باڵا و وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان سپاسام کاتە لەگەڵ ئێمە خێرن دووبارە خۆشەویستانم لێرەدا کۆتایی دێنین بە ئەم دیدارە تایبەتە تا بێگەیشتنەوە لە دیدارێکی دیکە
بۆ هیواین کە سبەی ئێوەش هەموو لایەکتان بە گەرموگوڕی و بستنە سەر سندوقی دەنگدان شەرعیەت بۆ پەرلەمانی کوردستان بژێڕنەوە کە ئێستا شەرعەتی نەماوە و ئەو لایەنانە هەڵبژێرن کە دەزانن بە کەڵکی دین و دنیا و بە کەڵکی قیامەتان دێن. بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرین. کاتێکی باش، خواتان لەگەڵ.